کۆمەڵێک ڕێنمایی کە بە مەڵبەندەکانی دیکەشم ڕاگەیاندوون لە چوارچێوەی هۆشیاری بۆ ئەندامانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەندامانی کۆنگرەی سنووری مەڵبەندەکانی هەولێر و دەوروبەری هەولێر و سۆران و دهۆک و کەرکووک کۆبوونەوە. هەروەها مەڵبەندی هاندەرانیش بە شێوەی ئۆنلاین لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون. لە کۆبوونەوەکەدا مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند لە ماوەی ڕابردوودا ڕوبەڕووی دەیان فشار و بربەست و لەمپەری گەورە بووینەتەوە و نەڕووخاوین و نەشڵەژاوین کە فشار و بربەستەکان لەسەر کۆمەڵ بە قەبارەیەک بوون لەسەر هەر کەس و لایەنێکی دیکە بوونایە داریان بەسەر بەردەوە نەدەما. ئەم کۆنگرەیە خوا پشتیوان بێت دوای 8 ڕۆژیری لە 19 مانگ لە هەلومەرجێکدا دەبەستین کە لە کەستان شێردراوە نییە هەم هەلومەرجی نێوخۆی هەرێمی کوردستان و هەم عێراق و هەم ناوچەکە بەڕاستی هەلومەرج واقعیکی نەگونجاوە لە 4 ساڵ 5 ساڵی ڕابردوودا چکەمە کۆنگرەکەمان تۆزێک دواکەوت بەهۆی ئەو پەتای کۆڕۆناوە گومانی تێدانێت کە هەوراز و نوشێوی زۆرمان هاتوونە ڕێ هەم چاکەمان تۆمار کردوون بەڵام بێگومان ئێمە کۆمەڵە مرۆڤێکین کەم و زۆر کرچ و کاڵی و هەڵەو کەم و کوڕشمان هەر هەبووە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئاماژەشی بەوە کرد لە ئێستادا هەڵوێستەکانی کۆمەڵ وای کردووە تەنها حیزبی ئەندام و کادیەکانی نییە بەڵکو هەموو کەسێکی ئازادی خواز و بە هەڵوێست کۆمەڵ بەهی خۆی دەزانێت و هیوایان لەسەر هەڵچنیوە دەبێت کۆمەڵیش لە ئاستی ئەو چاوەڕوانیەدا بێت. لە نێو کۆمەڵگای خۆماندا دیار هەرهی خۆمان نین و لەخوا بەزیاد بێت وامان مامەڵە کردووە و خەڵکیش هەر بەو چاوە تەماشامان دەکا کە هەڵوێستەکانی ئێمە و کار و چالاشیەکانی ئێمە چ لە ڕووی ڕوونکردنەوەی ڕاستیەکانەوە چ لە ڕووی هەڵوێستە سیاسیەکانەوە چ لە ڕووی کار و چالاشی فیکری و پەروەردەیی و بانگەوازەوە چ لە ڕووی کاری خێرخوازیەوە ئێمە قەتیسمان نەکردووە لە نێو چوارچێوەی کۆمەڵی ئیسلامیدا دەمارگیری حیزبی وای لێ نەکردوین تەنیا خۆمان ببینین کە هەر ئەوەش ڕاستە بەڵکو خەڵکی دیکەشمان بینیوە و دەرگامان ئاوەڵا بۆ باوەشمان کراوە بووە بۆ هەموو ئەو خەڵکو و کۆمەلگایە کە لە نێویاندا دەژی. کۆمەڵی ئیسلامی هەوراز و نشێوی زۆری بڕیون ناڕەحەتی زۆری هاتوونە ڕێ کە ئەو ناڕەحەتیانی هاتوونە ڕێ ئێمە ڕەنگە هاتمانە ڕێی هێندێک خەڵک داریان بەسەر بەردیان و نەمابایە کەم ئیمکانیەتی دژایەتی کران کۆسپ و پەرج بۆ دروستکران بیان و پێگیران بێبەشکران لە مافەکان بەڵام خوا سبحانه وتعالى دەستی پێمانەوە بووە خوا ئاگای لێمان بوو چاودێری کردوین سەڕافەتی کردوین سەرپەرشتی کردوین. مامۆستا عەلی باپیر دوو پاتیشی کردەوە چاکسازی بە چاکان و ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت لەبارەی ئەو واقعانە لەبارەی هەرێم و عێراق تێکەوتووە هۆکاری خراپ ئیدارەدانی وڵاتە و تەنها سەیری دەوروبەری خۆیان کردووە. ئەمە پێمان وایە کە هۆکاری ئەم واقعانە لەبارە شێوەی ئیدارەدانی وڵاتە چ لەسەر ئاستی هەرێم چ لەسەر ئاستی عێراق لەلایەن ئەوانەوە کە حکومڕان بوون بەرپرس بوون کە بە شێوەیەکی خراپ وڵاتیان ئیدارەداوە و کەمتر وا بووە کە تەماشای کۆی خەڵککەن زیاتر تەماشای خۆیانیان کردووە و تەماشای دەوروبەری تەسکی خۆیانیان کردووە تەماشای بەرژەوەندێ تایبەتیەکانی خۆیانیان کردووە و بەداخەوە کە پابەند نەبوون بە شەریعەتەوە پابەند نەبوون بە عەقڵ و فیتڕەتیشەوە هەموو ئەوانەی کە عاقڵمەندن و شی دەکەنەوە و دوور دەبینن بەنسبەت هەرێمی کوردستانەوە دەڵێن مستەحیلە ئەم واقعەی هەرێمی کوردستان بتوانێت بەردەوام بێ. ئەمن پندێکم گوتووە زۆر جار باسم کردوتەوە کە دەڵێن پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت ئیسلاحیش بە ساڵحان دەکرێت کەواتە بە هەوڵ دەین پاک و چاک و ڕاست و ساڵح بین بۆ ئەوەی بتوانین دەوروبەریشمان لەگەڵ خۆماندا هاوڕەنگ و هاودەنگکەین. لە ئێستادا تەواوی ئامادەکاریەکان تەواو بووە و بڕیار وایە لە 18 و 19 ئەم مانگە لە شاری سلێمانی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێوە بچێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.